خۆشەویستان چاوەری یەکەمی بانی باشکوردستان تایبەت دەبێ بە گفتوگۆکردن لەسەر کاریگەری کەسایەتیە کارتۆنیەکان لەسەر منداڵان باسی ئەوە دەکەین بەپێی چی بنەمایەک دەتوانین ئێمە بەپێی هەڵبژاردننی ئەو کەسەی کە منداڵەکە خولیایی بۆ دەبێت دەیکا بە نمونەی خۆی کەسایەتی منداڵەکە بناسینەوە یاخود دوای هەڵبژاردننی ئەو کەسایەتیە دەتوانین کەسایەتی ڕاستەقینەی مناڵەکە بزانین و کاریگەری دەبێت لەسەری باسی ئەو دەکەین جیاوازی چێ لە نێوان کچاندا یاخود کوڕاندا کاتێک کەسایەتەکان هەڵەبژێرن دیارهانە گفتوگوی زیاتر ئەم بابەت دەکەم لەگەڵ کەژاڵ ئەحمەد کە خاوەنی بڕۆنامەی ماستەرە لە پەروەردەی مناڵاندا ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت هاتوو کەژاڵ بەیانیت باش دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەو کاریگەریانە چین کە کەسایەتیە کارتۆنیەکان لەسەر منداڵ بەجێی دەهێڵن. بەڵێ بەیانیتان باش مناڵ لەبەر ئەوەی جیهانێکی پڕ لە خەیاڵیە پڕ لە فەنتازیایە بۆ خۆی و ئەو مناڵە ئەبینی لە سەرەتای تەمەنیەوە بە تایبەتی لە 2 ساڵ بۆ 5 ساڵ ئەوجی خەیاڵی مناڵە و ئەوجی دنیای فەنتازیایەتی و حەزەکە ئەو شتانەی کە لە بەردەمیایەتی بۆ پڕکردنەوەی کەسایەتی خۆی پڕی کاتەوە. بۆیە ئەبینین مناڵ لەم تەمەنەیە کاریگەریە بێ بە دەوروبەری هەر شتێک لە دەوروبەریە ڕۆدا بە تایبەتی دایک و باوک ئەبن بە ڕەمەزیان ئەبن بە پێشەنگ بۆ ئەو مناڵە چونکە مناڵ هەر لە دایک بوونیەوە زیاتر ئەو کەسەی کە پێشەنگە بۆی دایک و باوکە. بەڵام لە 2 ساڵەوە تا 5 ساڵ خەیاڵی مناڵ هێندە فراوانە بێ کە دایک و باوک ناتوانن دەرک بە فەزای فەنتازیاکانیشی بکەن. بۆیە یعنی هەندێ دایک و باوک لێرە گوێ نادەن بەوەی کە مناڵەکانیان ئەخەنە بەردەم شاشەی تەلەڤیزۆن یان خەنە بەردەم شاشەی مۆبایل و زۆر بە ئاسانی ئەتوانێت لاسایی ئەو دنیا فەنتازیایە بکاتەوە کە بۆ خۆی دروست کراوە. طبعاً لە ڕووی دەرونیەوە ئەو زنجیرە کارتۆنانە کە دروست دەکرێ بە تایبەتی بۆ دنیای مناڵە بۆچی لەبەرەوەی مناڵ خۆی خاوەنی ئەو دنیا فەنتازیایەیە و خۆی خاوەنی ئەو جیهانەیە بۆیە لە ڕووی دەرووناسیەوە زیاتر کاریگەریەکان دروستەکە لەسەری ئەم دنیا فەنتازیەوە بۆیە حەزیان لەو جیهانەیە تۆ داینێ لە بەرامبەر شتیکرد لی تێناگا بەڵام ئەو دنیایی کە خۆی پێی ئەگونجێ و خۆی لی تێئەگا و خۆی لە ڕووی دەرونیەوە کار لێکی لەگەڵەکەوە جگە لەوەش طبعاً تا 5 ساڵ کۆمەڵێ یاری هەیە کە کاریگەری لەسەر دروستەکە بەڵام لە دوای 5 ساڵ بەرەوسەر هەندێ یاری تر هەیە تەئسیری لەسەرەکە چونکە لە مناڵ لە 5 ساڵیە کەسایەتی بۆ خۆی پڕەکاتەوە ئەجا چ جای ئەم مناڵە لە بەردەم شاشەی تەلەڤیزۆن نابێیان لە لادەیەکە گەورە بێیان لە شارێکە گەورە بێ ئیتر بە پێی ئەو کارلێکەی دەوروبەری مناڵەکە کەسایەتێکە پڕەکات. بەڵێ خاتوو کەژاڵ دیارە تۆ ئاماژەت بڵین کە لاساییکردنەوەیەکە لە تایبەتمەندەکانی منداڵ چی لاسایی دایک و باوکی بکاتەوە لە تەمەنێکدا و چ لە تەمەنێکی تردا لاسایی کەسایەتێکی کارتۆنی بکاتەوە. دەمەوێت بپرسم تا چ ڕادەیەک تا چ ئاستێک ئاساییە ئەم منداڵە کاریگەر بێ بەو کەسایەتیە کارتۆنیانە؟ بەڵێ طبعاً کاریگەر بوون بەو کەسایەتیانە ئەکەوێتە سەر ئەو زنجیرە کارتۆنە کە دانراوە ئەو یاریانە دانراوە. هەندێک لەو یاریانە باشە بۆ نمونە باسی بەها و نۆرم و تێگەیشتنەکە لە کۆمەڵێ مەفاهیمی ئەخلاقی و ڕەوشتی طبعاً ئەم مناڵە توانێت لێ تێبگا و سوودیشی لێ ببینێ بەڵام ئێستا چونکە دنیاکە بۆ بە دنیای قازانج و بۆ بە دنیای پارە و زیاتر بۆ پارەیە نەک بۆ ئەوەی کە باسی نۆرم و بەها بکرێت لە لای مناڵەوە فێری شتی باش بکرێ وای لێ هاتووە زۆربەی زۆری یاریەکان کاریگەری سەلبیدا ئەنێن لەسەر مناڵەکان بۆ چونکە ئەو دنیایی کە ئەوان دروستیەکەن لە دنیای فەنتازی و لە دنیای خەیاڵی و فێرجوال طبعاً ئەو مناڵە حەزەکە لاسایی بکاتەوە و لاسایی ئەو کەسایەتیانە بکاتەوە کە لە واقعەکەی خۆی دوورە ئاساییە وەکوتمان چونکە خەیاڵی فراوانە لاسایی هەر شتێک بکاتەوە بەڵام حەدی لاساییکردنەوەی مناڵەکە کەوتۆتە سەر ئێمە تا چەندە ئەو شتانەمان خستۆتە بەردەستی
و تۆ طبعاً شتێک کە زیاتر کارلێکی لەگەڵا بکەی دوایی ئەکتیڤیتی تۆش بۆ ئەو شتە زیاترە کاریگەریت لەسەر دروستەکەوە ئەو مناڵش طبعاً ڕۆژانە 2 سعات 3 سعات لە بەردەم تەلەڤیزۆنا بێ و مێشکی پڕە بێتەوە و لە لاواعی مێشکیشە دوایی وەکو باسەکەین کۆمەڵێ لەو کەسایەتیانە لە کەسایەتیشە ڕەنگەداتەوە بەڵام ئێمە چونکە لە دنیای نوێین و مناڵمان تازە چۆتە بەردەم شاشەی تەلەڤیزۆن و ئەمانە ئەم ئاکارانە لە داهاتووە ئەبینین هەمووی چۆن کاریگەری دروست هەر لەسەر ئەو قسە دەمێ بپرسین لە هەندێک لە وتارەکاندا باسەوە دەکرێت کە منداڵان هەندێکیان لە تەمەنێکدا کاریگەریەکە لە سەریان دەرناکەوێت بەڵام کاتێ دەچنە تەمەنەوە یاخود دەچنە تەمەنی هەرزەکاریەوە بە وردی کاریگەری ئەو کارتۆنانە یاخود ئەو کەسایەتیانە لە سەریان دەردەکەوێت دەمەوێت ڕای تۆ بزانم دەربارەی ئەم بابەتە. ئەو قسەیە زۆر تەواوە بۆچی لەبەرەوەی مناڵ وەکو باسم کرد لە دایکبوونەوە تاکو 5 ساڵ لە ئەوجی خەیاڵی فراواندایە کە هەندێ مناڵ ئەگاتە حاڵەتی درۆکردن بۆچی درۆکردن من پێڵێن درۆکردن بەس ئەو خەیاڵی خۆی بەکارەهێنێ لەوەیە زۆر دایک و باوک هەیە یان توانجد لێ ئەیەن ئەڵێن مناڵەکەی تۆ درۆ ئەکە یان ئەو لەو قسانە ئەمە درۆکردن نییە ئەمە ئەوجی خەیاڵی ئەو مناڵەی کە بەکاری هێنێ بەڵێ کاریگەری ئەبێ لەسەری کەسایەتی بۆچی لە 5 ساڵیە دەرگای کەسایەتی هەموو مناڵێک داخرێ لە 5 ساڵیە ئێ باشە دوای 5 ساڵی لە 5 ساڵی بۆ 8 ساڵی ناتوانێت جیاوازی بکە لە نێوان خەیاڵ و واقعە بۆیە ئەبینین لاسایکردنەوەی کۆمەڵێ لەو کەسایەتیانە لەم مەرحەلەیە زۆر ئاساییە بەلای مناڵەوە لە 5 ساڵێ لەوەچە نەتوانێت لاسایی کاتەوە بەڵام لە 6 بۆ 8 ساڵی ئەتوانێت زۆر بە ئاسانی لاسایی بکاتەوە بۆ چونکە ئەو هێشتا لە دنیای واقع و لە دنیای خەیاڵات تێنەگەشتووە بەڵام بۆ ئەو پرسیارەی تۆ کە لە تەمەنی هەرزەکاریە بەڵێ ڕەنگەداتەوە ئێمە نازانین چی خەزن کردووە لە مێشکی خۆیان لە 5 ساڵی چونکە ئەو خانانەی مێشک وەکو ئیسفەنجێکە هەمووی پڕ کردوێتەوە لە کۆمەڵێ شت بۆ بەلاواعی لە مێشکیە بۆ بە نائاگایی کە لە نائاگاییشا بێ بۆ یاڵەن تەبیعەتی ئینسان ناگۆڕێ بۆ چونکە ئەو خاڵانە کە لە مێشکە لە 5 ساڵیە پڕی کردوێتەوە لە دوای 12 ساڵی چونکە توانا و هێزێکی بۆ ئەگەڕێتەوە قووەتێکی بۆ ئەگەڕێتەوە ئەبێتە خاوەنی کەسایەتی خۆی لەوێ ڕەنگی تیاداتەوە چونکە ئیتر ئەو کاتە دایک و باوک ناتوانن بڵێن مەکە دانیشە ئەوە بۆ تۆ نابێ ئەوانە لە ڕێگەی هێزی خۆیەوە ئەو شتانەی کە لە لاواعی مێشکیا وەریگرتووە هەمووی ڕەنگەداتەوە بێ ئاگداری کەسایەتی مناڵەکانمان بین هەتا 5 ساڵ چی سەیرەکەوە چی ئاگاداری چیە بێوە بەڵێ دیارە کچان و کوڕان هەندێک جار کارتۆنی جیاواز یاخود سەریقیان جیاوازترە لە ڕووی هەڵبژاردننی کارتۆنەوە بۆ نمونە کچان زیاتر ئارەزوو لە تەماشاکردن یاخودکردنە نمونەی شازادەکان دەکەن لە بەرامبەریشدا کوڕان کەسایەتی پاڵاوانەکان چی وەکو نمونە بێنینەوە سپایدەرمان سوپەرمان باتمان هەندێک لەم کەسایەتیانە من دەمەوێت بپرسم هەڵبژاردننی ئەو کەسایەتیانە لە لای منداڵ دەبێتە هۆی ئەوەی کە تۆ بزانی کەسایەتی منداڵەکەت چۆنە یاخود دوای هەڵبژاردننی ئەو کەسایەتیانەی کارتۆنەکان شخصیەتی منداڵەکە دەگۆڕێت لەگەڵ تەمەندا واتە چ لە ڕووی هەڵبژاردنەوە بێت چ لە ڕووی دوای هەڵبژاردننی بەڵێ مناڵ وەکو باسمان کرد چونکە کەسایەتی دروستەکە لە تا 5 ساڵی تۆ ناتوانین بڵێ دروستیەکە لە دوای ئەو دروستیەکان لە پێشەوە لەبەرەوەی مناڵ تا 5 ساڵی کەسایەتی دروستەکە تۆ ئەی خەیتە بەردەم نموزەجێک نمونەیەک ئەتەوێت لاسایی بکاتەوە بۆ دایکان و باوکان کاتی خۆی پێشەنگ و قدوە بوون و هەموو نۆرمە کۆمەڵایەتەکان بەڕێکوپێکی ڕۆشتە پێشەوە بەڵام ئێستا خەلەلی تێکەوتووە دایکێک ئەبینی زۆر کچەکەی زۆر تەسەڕفاتی جیاوازە بێ لە دایکەکە ڕاستە ئەمە پەیوەندی بە جیلەکانەوە هەیە پەیوەندی بەنەوەکانەوە هەیە بەڵام خۆ ناکری هەموو شتێکی تۆ هەموو شتێکی ئەو مناڵە هیچی لە تۆ نەچێ بڕاتەوە هەموو شتی نۆرمە کۆمەڵایەتەکانی بڕاتە سەر کۆمەلگایەکی ترکە هیچ کۆمەلگاکەی تۆ نییەوە لەو کۆمەلگایانە کۆمەڵێک بەهاو شتی خۆیان هەیە کە پیادەیەکەن بۆ نمونە مناڵ لەو کۆمەلگانە لە 12 ساڵی ئاساییە خۆشەویستی بکەوە بکەوێتە داوی خۆشەویستیەوە تونند و تیژیەکانیان زۆر چون ئەوان هەر فێری تونند و تیژیەکرێن بۆ دیفاعکردن لە خۆیان بەڵام تۆ لەناو کۆمەلگایەکی ترای کە ئەم شتانە کەمتر تایدا
هەیە و کەمتر بە نۆرم و پێوەرە ئەخلاقیەکانی تۆ ئەخوا پێوەرە کۆمەڵایەتەکانی تۆ ئەخوا بۆیە یعنی تۆ خستوودەتە بەردەم کەلتورێکی ناتەندروست بە کەلتورەکەی خۆت و ئەمەش دەرکەوتووە طبعا لە مناڵانمانە زۆر بە ئاسانی دەرکەوتووە بینین کچەکانمان زیاتر لاسایی سندرێلا و سنۆوایت و ئەو شتانەکەنەوە و ئاگادار بین ئێمە جیاوازی لە نێوان کەسایەتی کچان و کوڕانە هەیە و بە پێی لێکۆڵینەوەکان کچان حەزیان لەو فیلم کارتۆنانەیە زیاتر چێژ و یاری و پێکەنینی تیابێ بەڵام کوڕانمان زیاتر حەزیان لەو یاریانەیە کە زیاتر پاوەری هێز و قووەت و جەزب و هێزی لە ڕادەبەدەری تیا بەکارهێنرێ بۆیە ئەبینین ڕەت فعلەکان پەرچە کردارەکان لە کوڕانمانە زیاترەوە زیاتر ئەبینرێت تا ئەوەی کچان چونکە کچان دنیایەکی خەیاڵی ناسک بۆ خۆی دروستەکە و دوایش ئەو هەر کاریگەری لەسەر کەسایەتەکانی هەندێجار لە کارتۆنەکاندا دوو کەسایەتی سەرەکی هەیە تۆ کەزانەیەکیان پاڵاوانەکەیە و ئەوی تریان بڵێن شەڕانگێزەکەیە بەڵام هەندێک جار منداڵان زیاتر خولیا بە شەڕانگێزەکە دەدەن هۆکاری ئەمە چییە ئایا ئەمە نابێتە هۆی دروستبوونی تونند و تیژی لە نێوان مناڵاندا لە کاتی گەورەبوونیاندا یاخود هەر لەو تەمەنەدا؟ بڵێ خۆی ئەوە لە ڕووی پەروەردەییەوە ئەو شتانەی کە خراپن ئاساییە بە ئاسانی لاسایی ئەکرێنەوە بە ئاسانی بەڵام ئەو شتانەی کە چاکن پێویستی بە تەنزیمە پێویستی بە ڕێکخستنە و پێویستی بە جوهد و تااقەتێکی زۆر هەیە بۆ نمونە وەکو تۆڵی لە کەسایەتی سپایدەرمانە کەسایەتێکی کە هەیە زۆر بە ئاسانی ئەتوانێت شارێک گوێران کە بەڵام سپایدەرمان ئەڕوا خاڵ بە خاڵ و خۆی ماندووەکە هەتاوەکو نەیەڵێ مەسەلەن مناڵێک بکوژێ نەیەڵێ خانوویەک تێک بە نەیەڵێ جادەیەک تێک بە طبعا ئەو کەسایەتیانە وەکو باسم کرد لە دنیای خەیاڵ دنیایەکی فەنتازیە دوورە لە واقع مناڵ حەزی لەو دنیاە زۆر زۆرە و حەزی لەوەیە کە زیاتر کارلێکی لەگەڵ بکە لەبەرەوەی لە ڕووی دەرونیەوە لەگەڵ خۆیە ئەگونجێ و حەزی لەو کەسایەتیانەیە کە زیاتر جێی سەرنجن ئەبن بە جێی سەرنج لە شاشەکانەوە لە لای بینەرانە بۆیە بە ئاسانی ئەتوانێت لاسایی بکاتەوە و بیرمان نەچێ یعنی ئەو مناڵانەی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت لەلایەن خێزانەکانەوە یان لۆمەی زیاتر بکرێن زیاتر حەزیان لەو یاریانەیە بۆ هەڵهاتن لە دنیا واقعی خۆیان ویان ئەیانەوێت لە ڕووی خەیاڵی و فەنتازیەوە ببن بەو کەسایەتیە و دوایی مافی خۆیان وەرگرنەوە بۆیە ئەو مناڵانە زیاتر کە متمانەیان کەمتر بە خۆیان هەیە لەلایەن خێزانەکانەوە ئازارە درێن زیاتر کارلێک و کاریگەریە بن بە هەندێک لە کارتۆنەکان خەدعی بەسەری ئەواتە فێڵکردنی دیدەی تێدایە ئەمە وا دەکات کە ئەو منداڵە لەو تەمەنەدا یاخود لە تەمەنێکی تردا کێشەی بۆ دروست بێت لە جیاکردنەوەی ژیانی ڕاستەقینە و خەیاڵی خۆی واتە ئەگەری هەیە کە کاریگەرەکە تا تەمەنێکی گەورەش لەسەری بمێنێتەوە ناتوانێت جیاوازی بکە لە نێوان ڕاستەقینە و خەیاڵ و درۆدا. بەڵێ طبعا ئەو قسەیە زۆر ڕاستە خدعی بەسەری زۆر بەکارهێنرێ بە تایبەتیش لە هەرزەکاراندا ئێستا هەمانە ڤێرجوال بە فریدی و یاریەکانیان ئەکەن ئەمە زۆر کاریگەری دروستەکە لەسەر ئەو مناڵە بیرمان نەچێ ئێمە پێوترێ شتێک پێوترا کاتی خۆی گێڕانەوە چیرۆک زۆر چیرۆک و گێڕانەوە کاریگەری لەسەر مناڵ دروستەکە لەبەرەوەی ئەیباتە دنیایەکی تر حەزەکە لاسایی و تەقەموسی ئەو کەسایەتیانە بکاتەوە بەڵام ئێستا دنیای چیرۆک و گێڕانەوە بووە بە چیرۆک گێڕانەوەیەک بە چێژێکی زۆر تایبەت و بە ڕەنگێکی تایبەت بەو مناڵە وەکو تۆ باسەکەی بە خدعی بەسەری ئەم کاریگەری دروستەکە لەسەر مناڵ بۆیە تۆ وەکو باسم کرد شتەکانش هەمووی تەربیحیە یعنی شتەکان بۆ بازار پەیداکردنەوە بۆ ئەوەیە کە بازارێکی زۆر بدرێ بەو یاریانە و بۆ قازانجە بەڵام تۆ مناڵەکەی خۆت سەروەت و سامانی تۆیە نابێ بخەیتە بەردەم ئەم کاریگەریانە طبعا هەنێکیان وەکو باسم کرد کاریگەری باشیان هەیە لەسەر مناڵ بەڵام هەنێکیان بەڕاستی خراپن ئەو کاریگەری باشانە چین ئەوەیە کە ئەو مناڵە دوورە خاتەوە لە واقع ئەتوانین بڵێن هەنێ لەو کارتۆنانە کۆمەڵی فێری بەهای ئەخلاقی یارمەتیدانی هاوڕێ کۆنتاک لەگەڵ دەوروبەر ئەمانە فێری ئەو مناڵاکە ڕازگۆی و هەموو بەها قیمە ئەخلاقیەکانی تر بەڵام وەکو باسم کرد ئەمەیان زۆر کەمە ئەمەیان زۆر کەمە بە تایبەتی بۆ مناڵی خوارتەمەند 5 ساڵ ئەم جۆرانە زۆر کەم چکە مناڵی خوارتەمەند 5 ساڵ ناتوانێت
لەگەڵ ئەم جۆرە کارتۆنانەیە دانیشە و لێ تێبگە و فەهمیکە بەڵام بۆ مناڵی سەر و 5 ساڵ ئەتوانێت تقریبن فەهمیکە بەڵام ئێستا ئەو جۆرە یاریانەی کە زیاتر سەلبیاتیان زۆرەواتە نێگەتیڤن لەسەر کەسایەتی مناڵ ئەوانە زیاتر و زۆرترن و بە شێوازێک کە مڕاعاتی هەستی مناڵی شیتیان ناکرێت بۆ خۆت جاری وایە دانیشتووی بە دیار کارتۆنێکەوە گەورەکانیش ناتوانن مثلەن لی تێبگەن یان هەزمی بکەن چ جای دنیایەکی ناسکی مناڵ کە لەو دنیا بچووکەیە خەیاڵێکی جوانی فراوانی هەیە خۆی خەیاڵ بۆچی دروست کراوە لە مناڵە بۆ زیاتر بۆ گەشەدانە بە بیرکردنەوە بەڵام کە تۆ ئەم یاریانە ئەخەیتە بەردەم ئەم مناڵە کاریگەری بیرکردنەوەکانیشی کەمەکەی بیرمان نەچێ بە ئەم قسەیە تەواو بگەێنمە کۆتایی ئەوەیە کە ئێمە دنیای پرسیارکردن لە مناڵمانان نەماوە لە بەردەم یاریە ئیلکترۆنیەکان و لە بەردەم ئەم ئەفلام کارتۆنانەیە بۆ چونکە دنیای پرسیارکردنی مناڵ دنیایەکە بۆ گەشەدان بە عەقڵ بە بیرکردنەوەی مناڵ بەڵام ئێستا تۆ سەرنج بە هەر مناڵێکمانەیە 3 سعات 4 سعات و بەروسەر یاریە گیان کارتۆنێک ئەبینێ هیچ سەرنجێکی نابێت لەسەر کارتۆنەکە یان نابێ بۆ دایک و باوکی بگێڕێتەوە یان هیچ خاڵی پرسیارێک دانانێت چونکە هەموو ئەو شتانەی کە مناڵ وەرێگرێت لەوێ وەرگرە هیچ خاڵە هیچ پنتێکی نییە بۆ ئەو کارتۆنەی دروست بکە یان ئیزافەی بکە بەڵام تۆ سەیری وێنە کێشان بکە وێنە کێشان چەند هەستی تێدا بەکارەهێنرێ بۆ نمونە دەستە بیرکردنەوەیە چاوە ئەم هەموو شتە یعنی لەگەڵ وێنە کێشانە کار لێکەکە چونکە وێنە کێشان ژێکێکە لەو خاڵانەی کە دنیای بیرکردنەوەی مناڵ تیادا گەشاکە بەڵام بێمەوە ئەمانەکانت تۆ لایەکانی بەشداوتت کە هەندێک لە کارتۆنەکان لەگەڵ کۆمەڵگە و کللتوری خۆماندا ناگونجن لێرەدا پێویستە دایک و باوک چی بکات بۆ ئەوەی چیرۆکی کارتۆنەکە لای منداڵەکەی بگۆڕێت یاخود پەنا باتە سەر بەر چیرۆک خوێندنەوە بۆ منداڵەکەی بۆیە بتوانێت هەندێک لە دیمەنەکان یاخود هەندێک لەو بابەتانی کە لەگەڵ کللتوری ئێمەدا ناگونجێ چارەسەری بکات لە کاتی خوێندنەوەی بابەتەکەدا. بەڵێ طبعاً ئێستا لە وڵاتانی پێشکەوتو زۆر کار لەسەرەوەکەن سیرکردنی تەماشاکردنی تەلەڤیزۆن کەم بکرێتەوە ئەو پەڕەکەی بۆ هەفتەیەک 2 سعات باسی مۆبایل هەر نییە لەم بابەتەیە چونکە مۆبایل کاریگەری ڕاستە و خۆز دەهێندەی تەلەڤیزۆن کاریگەری دروستەکە بۆ مناڵەکە بەڵام ئێمە لە وڵاتی خۆمانە طبعاً ئەم شتە ناکەین و مناڵ ئەخرێتە بەردەم دنیایە کە بە ئارەزووی خۆی ئەیهێنێت و ئەیبات و مێشکی بەکارەهێنێ و دوای کەسایەتێک بۆ ئەو دنیای دروسە بێ بەڵام دایک و باوک ئەتوانین لێرەیە یەکشت بڵێن ئەتوانین بڵێن سیرکردنی تەلەڤیزۆن کەم بکرێتەوە و ئەو یاریانە کە سێرچ بکرێ بۆ ئەو یاریانەی کە باشتر کەسایەتی لەسەر مناڵ دروستەکە زیاتر سیر بکرێ و ئەتوانێ وەکو باسمان کرد دایک و باوک ڕوونکردنەوە لەسەر خدعی بەسەری بدەن بۆ ئەو مناڵە بڵێن کە ئەم شتانە کارتۆنن و ئێستا ئەپلیکیشن هاتووە هەر دەموچاوی تۆ ئەکا بە کارتۆنێک بۆ نمونە و ئەمانەت تێ بگەێنرێ کە ئەم شتانە خەیاڵن واقع نین و تەنها ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆ کۆمەڵە شتی بەسیط لە ژیانی ڕۆژانەیە نەک تەقاموسی کەسایەتەکەی بکە ئەمە ئەوە دەرەخا کە دایک و باوک ئەبێ ڕۆڵیان لەو پەروەردەیە هەبێ و ڕۆڵیان لە تەماشاکردنی دراماکانە هەبێ ئەفلام کارتۆنەکانە هەبێ نەک بەو شێوازە بخرێتە بەردەم ڕەحمی تەلەڤیزۆن و مۆبایل و بە هیچ شێوازێک سەرنجی دایک و باوکەکە نەبێ بڵێ دانیشتووە بۆ خۆی سەیری تەلەڤیزۆنەکە دوای نازانێت لە 12 ساڵیە چ مناڵێکی پەروەردە کردووە و هەموو کەسایەتەکان لە نائاگایی مێشکی مناڵەکەی دروست بووە و دوای ئەو کاتا تەقێتەوە بەڕوویە و نازانێت سەیری چی کردووە. بەڵێ خاتو کەژاڵ ئەحمەد خاوەنی بڕوانامی ماستەر لە پەروەردەی مناڵان ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵم بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت تەوەرەکەت دەوڵەمەند